نور شش ڕۆژە ئەم هەواڵانە فرەنراون و لە دژێ دەستی داعش بوون. ئێمە تقریبا 20 ڕۆژە بێت بەرنامان دانابوو دوو سێ جاری تر ویسمان شتەکە بکەین ئیشەکە بکەین بەس نەمانتوانی لەبەرەوەی ژیانیان نەکەوتە خەتەراتەوە. ئێمڕۆ توانیمە بە سەرکەوتووی ئۆپراسیۆنەکە بکەین و خۆشبەختانە هێناومانتنەوە بە ئێرەوە چاوەڕێی کەسوکارەکانیان نەکەین. ئێمە بەشێکی تایبەتمان هەیە بەس ئیش لەسەر ئەو شتانە ئەکات. ئیتر فرسەتمان هێنا ئەم برادەرانە زانیمان ئیم تۆڕ بتوانین ڕزگاریان کە ڕزگارمان کردن بتوانین هەر کەسێکی تریش بێ لە عینە کاتێمە یکەین کەم تەرخەمی ناکەین و دانیشن چاوەڕێ بکەین خۆیان بەریاندن یان خوا نەخواستە شتێکیان لێ بکەن. تیرۆر بە دەستێکی پۆڵاین توانی گورزێکی تاو لە داعش بۆشێنێ و لە ئۆپراسیۆنێکە سێ لەو دیلانەی ڕزگار کرد کە ماوەی 96 ڕۆژە لە ژێر دەسەڵاتی داعشدا بوون. ئێمە ئێستا لە چاوەڕانی ئەوەداین کە کەسوکاریان بگەنە ئێرەوە پێیان شادبنەوە. دیمەنی بە یەک شادبوونەوەی دیلەکانن لەگەڵ باوکو و کەسوکاریاندا. ئەمە خۆشحاڵی و فرمێسکی شادی کەسوکارەوە ئەو دیلانەن کە شانادی پیاوەکەم کوڕەکەماتێتەوە بوومە قوربانتان خوا لێتان وەدیا کایا ڕەبی کوڕەکەم شاو بوو لە چاوەڕانی ئەودا بوو ئەم ڕزگاری بێن. والله زۆر مەمنونی دژە تیرۆرم، زۆر مەمنونی دەستگای دژە تیرۆرم، زۆر مەمنونی کاک لاورم، مەمنونی کاک پۆڵاتم، زۆر مەمنونی یەکێتیم هەتاکو مردن ئەمەمان لەبیر ناچێتەوە. ئێمە وەکو تاقانەیەکی ئەلفاظ زۆر مەمنونم، زۆر مەمنونی دەست و چاویان خۆش بێت. دوایە هەمیشە یەکێتی و دژە تیرۆر پارێزەری سەرۆماڵی هەوڵەتە. ئارە وەڵا بێگومان یەکێتی هەمیشە هەر یەکێتی بووە دژە تیرۆر هەموویان. دەبارەیەکەم وەڵێم یعنی سوپاس سایش دژە تیرۆرەکەم کاک لاوەر کاک پۆڵا کاک دلێر بەڕاستی کارێکیان کردە نەکردەی یعنی ناتوانین دەری بڕی بەڕاستی ناتوانین دەری بڕی ئەلێرە دەستخۆشییان لێکم و پیان ئەڵێم و هەموو گەلی کوردستان ئەڵێم ئەوەی اسم یەکێتی ئەوەی بەناوی یەکێتی ئەوەی ئەڵێ یەکێتیم با بزانێ یەکێتی چی کوڕێکەوە توانێ لە تەنگانە بگا بێتە ئەتوانێت لە بیرت نەکە ئەتوانێ یعنی خۆی بداتە کوش لە پێناوتە دەرگا. وڵا زۆر سوپاس یەکێتیەکەم کاک لاوەر کاک پۆڵا زۆر مەمنونیانین ئەم پیاوەتیانە قەت لە بیر ناکەین زۆر سوپاسیان نەکەین. ئەو فرمێسکانی بینیمان ئەو فرمێسکی شادیانە ئەو ئاه و هاوارەی کە دایشێک بۆ کوڕەکەی کردی کە ڕزگاربوونی کوڕەکەیەتی لە مرگ. Thank you.